ئامارەکان وەکو ڕامانگەیاند پێشوو ئێمە تا ئێستا هەتا مانگی 11 نێزیکەی 44 حاڵەتمانە بۆ لەم شارەدا بەڕاستی حاڵەتی کوشتنی ژن لێرەشا من ئەتوانم بڵێم حکوومەت هەموو تاکێک لەم کۆمەلگایەدا ڕێکخراوەکان ڕاگەاندن هەمووی بەرپرسە بەرامبەرەوە بەس لێرە ئێمە وەکو ڕێکخراوەکان هەوڵمان داوە یعنی ئەم حاڵەتانە کەم بکەینەوە لە ڕێی چی لە ڕێی ئەوە سۆشل وەرکەرەکانمان باحیسەکانمان کە دانیشتن جەلساتی ینی هاوکاری دەرودیان بۆ ئەکرێت چۆن بتوانین ئێمە هەوڵ بدەین لەگەڵیانە کێشەکانیان چارەسەر بکەن چۆن بتوانین وشیاریان کەینەوە سقیان بەخۆیان بێ ئێمە لە ڕێوانە و بێزگەلەوەش مەسەن چەند حاڵەتێک کە بزانین هەڕەشەی کوشتنی لێکراوە هەوڵە دەین بەڕێی یعنی بینێرین بۆ لانەی ئارامەکانی کە لە هەولێر و لە سلەیمانیە لە هەرێمی کوردستان لێرەشە ینی بەڕاستی پێویستە کە حکوومەتی کەرکووکیش ئێمە لێرە لانەیەکی ئاراممان هەبێ بۆ ببێتە داڵدێ بۆ ئەو ژنانەی کە هەڕەشەی توندوتیژیان لێکرێت و یان تووشی کوشتنە بن و هەڕەشەی کوشتن لێرەشە ئەبێ دادگا هاوکار بێ ئەبێ وزارەتی ناوخۆ و پۆلیس لێرە هاوکار بن لێرەدا ئەبێ ڕاگەاندن هاوکار بێ هەتا بتوانین کۆمەلگا و شارکەینەوە بتوانین ئەو کەیسانە چۆن بتوانین یارمەتیان بدەین ڕزگاریان کەین لەو حاڵەتانەی کە خۆیان تیاین هەروەها ئێمە ڕێکخراوەکانش ئێستا مەسەن ئێمە گروپی وشیاریمان هەیە گروپی باحیسەکانمان هەن کە دانیشن لەگەڵیانە جەلساتەکەن و ئەم شتانە هەروەها زۆری مەسەلەن پێویستی بە دکتۆر و دەرمانە پێویستی بە ئیشێکە بە کارێکە هەوڵە دێن فێری بکەین و ئەوانە هەتا بتوانێت اعتیماد لەسەر خۆی بکە هەروەها جاربەجاریش حەسەب پرۆژەکانمان ئەگەر بۆمان بکرێ مەسەلەن من حەیەکە پارەیەکە درێ هەتا بتوانێت پرۆژەی خۆی دابین بکات و بۆ خۆی و بۆ ماڵ و مناڵەکەی ئەمە ینی ئەمە 44 ژنە لە مانگی بڵێن لە سەرەتای ساڵی 2020ەوە تا مانگی 11 اینجا 44 ژنە بەس بەڕاستی ژمارەکە زۆرە ئەوەی کە ئێمە پێمان زانیوە یعنی من تەسەورەکەم لەمە زیاترە گەبیری لێ بکەیتەوە بەداخەوە بەڕاستی ژمارەکە زۆرە یعنی ئەمە لێرە زرنگێکە بۆ حکوومەتی کەرکووک بۆ پەرلەمانی عێراقی ئەگەر بیری لێ بکەنەوە ئەگەر من لە شارێکە ئەوەنم هەبێ ئەی لە شارەکانی تر ئەبێ وەزعی ژنس لێرە چۆن بێ لێرە یعنی پێویستەکە بە زووترین کات ئەمانەش هەمووی تووشی توندوتیژی خێزانی بوونەتەوە لێرە پێویستەکە بە زووترین کات یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی پێویستەکە لانەیەکی ئارام هەبێ بەڕاستی یعنی پێویستێکی پلانێکی استراتیژیە بەگشتی و هەموو لایەنەکان دیراسەتی بۆ بکرێت بەڕاستی ئێمە زۆرجا هەر بە قسە باسی توندوتیژەکان ئەی سێرەکەی مەسەلەن لە کۆنگرەی گەورە و ئەوانە سێرەکەی هەموو حکوومەت دانیشتووە ئایا ئەی بەفعل چۆنە سەبارەت بە بابەتی هەڵکشانی توندوتیژی ژنان ئەگەرتەوە بۆ چەند هۆکارێکێک لەوانە کە ئەم نەخۆشی کرۆنێکە بڵاو بۆ کەرەنتینەی خەڵکی کرا و لە ماڵەکانە و کارێ وای کرد کە باری ئابووری خەڵکانیش خراپێت کە ئەمە خۆی کۆمەڵی هۆکارە ڕوئدا لە ماڵێک کە بە تایبەتی خەڵک بەرە و ژیانێکی اقتصادی خراپە ڕۆی کەوای کرد لە کاریگەری دروستکە لەسەر دەروون ژمارەکە لە هەڵشارا بوو و لە حکوومەتی شارەدام و دەستگاکانیش ئەوەی گرنگی درا بە لایەنی سەحیەکەی کاری لەسەر بکرێت لە لایەنی خزمەت گوزارەکە و یاخود کارەکانی نێشت و دیژی نەکرا بۆیە سێرمانکە لە هەڵکشانێکی زۆرە بوو ئێساکە ڕێکخراوەکان و لە تەوێگرتوەکان بەخۆیاندا دەچنەوە کە ئەبینن توندوتیژەکان تەنها لە کەرکووک و لە عێراقانیە بەڵکو لە هەموو عالەمە لە هەڵکشاندا بووە بۆیە ئێساکە وەقفەیە کراوە هەموو لایەنەکان بە یەکدەستی جەمعی کار بکەن لەسەر ئەوەی ئەم توندوتیژیە کەم بکرێتەوە و چکە بنبڕ ناکرێت بەڵام هەوڵ بدرێت بۆ کەمکردنەوەی لەبەرەوەی کە کاتێک بە ئابووری ژیە خێزان خراپ بێ کە پیا و تووشی پەستانی دەرودێ بەلای کەسێکە ئەڕۆکە لەژێ دەستیابێ و زەعیفێ لە بەردەستیاویش پەنا بۆ ژنەکە ئەباکە پەنای بۆ بەرە داخی دڵی خۆی پێ دەرکا لەبەرەوەی ژن لەگەڵ مناڵایە مامەڵە ئەکا مناڵەکانیش پێداویستیان ئەبێ کاتێک کە پێداویستەکە ئەگەێنێ بە باوکەکە بێ یاخ با بڵێن هەر پیاوی ماڵەکە بێ سێرەکەیت تەقەبولی ناکە و ئەزانێ ژنەکە لەگەڵ بارودۆخەکەیە ناگونجێ و زیادە ڕەوی ئەکا لە داواکارەکانە ئەمانەوە ئەکا کە ناخۆشی لە نێوانە دروستە بێت و دەست ئەکرێ بەوەی کە توندوتیژەکان دەرەقیان ئەنجام بدرێت.